پێم خۆشە تۆزێک باسی ئەو دیوەخانەم لە بۆ بکەیت کە لە قەڵا لە کۆنەوە تاوکو ئێستاژ ماوە شوێنێک بۆ سەرچاوی بۆ چارەسەرکردنی کێشەکە. بەێ ئەوە پێشان ینی مزگەفت هەر سەرچاوە بووە نەک هەر سەردەمی بابم سەردەمی باپیرم سەردەمی باپیرم و هەروە جا ئەو کێشانە کە ڕووی دەدا لە ناو دوو هۆزی کوردی پاشان یان لەلایەن دەوڵەتەوە تەکلیف دەکران کە چارەسەرێک بکەن یان بە خۆیان هەردوو لا دۆست بووینە گەڕاینەوە لای پیاوە ئاینیەکە دوو قسەی خێریانەوە بکە جا گەیشتە ئەوەی کە کێشەی گەورە و کێشەی کچکە کێشەیەک لۆ باز دەکەین کە ساڵی 1970 کە دەوڵەتی عوسمانی لەسەر ڕووخان بوو و تەواجودی زۆر لاواز بوو هەی بوو هەتا ینی تا ئاخر ئەوەش نەکشا بووە هێشتا دەوڵەتی عوسمانی بەلان چ شەڕ بوو چ ئەوە بوو لە 1970 کە مەشاکل پیا بوو لەگە ئینگلیز و تەماشایان دەکردە مەسیحی وەکو کانەما پارچەکن لە ئینگلیز ئەوانە غەزایان بکرێ خراپ نییە گوندی عەنکاوە بەبەر ئەو شاڵاوە قەول بوو ئەوە بی جا ئەوان ڕوویان کردە مزگەفتی قەڵاتی و ڕوویان کردە باداوەی ئەنجین گوندی مە لە باداوەیە ئێستا بوویتە گەڕەکەک ئەو گوندە دوو بەش بوو بەشێک باپیرمی تێدا بوو بەشێکیش مەلافەنی تێدا بوو ئیتر پاش ئەوەی کە ئەو هانایان هینا فتوایان دەرلینا لە مزگەفتی قەڵاتێ ئەوەی کە دەست دیفاع نەکا و حیمایەتی مەسیحیەکان نەکا بە مخالیفە لەسەر ئاین و شەریعەتی دینی ئیسلامی ئەوە یەک لە چارەسەرەکان بوو چارەسەری سەرەکی دیکەش کە کۆمەڵایەتی هەروەکو باسم کرد کە یەکێک ژنی تەلاق دەدا ناحیەی داهاتە دیوەخانە زۆر جار حەکایەتی زۆر لەو باسانە بابم تەدەخولی دەکرد و دەیانگوت حەلی نییە و چارەی نییە بام دێ کاک خوا ناڕازیە ئەبغەض الحەلال عند الله الطلاق ئەگە خوا پێی ناخۆش بووی تەلاق ئەم بۆ هەوڵ نەدەم کە چارەسەری بکەم زۆربەی کێشەکانی کە لەو ئاخرەی لە دیوەخان هەڵ دەکرا لەو بوارە ئەو کێشەی کۆمەڵایەتی هەڵ دەکرا بەلان هەمان کات لە پاڵ ئەوەی کە من مەکتەبم خوێندیە قوتابخانەی ڕاستەقینەم دیوەخانە بووە ئەمە لە منداڵیەوە مەسەرەن دادەنیشتین جۆگر بوو دەمان بیست جا لەسەر بەیتە شەعرێکی شێخ ڕەزای دەبووە نیو سەعات گفتوگۆ لەسەر خلافەکی ئایەتی قورئانی دەبووە گفتوگۆ فلان کتێبم لۆ بینە خوارێ وامان لێ هاتبوو دەمانزانی ڕوح البەیان جزئی سێیەمی لە کام مەحفەزەیە هەدایان گوت جزئی سێیەم نەک هەر ئەو مامسابری سایچیمان خوێندەوار نەبوو بەلان هەندێک پێیان گوتبوو بڕۆ فلان کتێبمان لۆ بینە بەبێ ئەوەی بە شکل دەیزانی کامە کتێبە جا لەو مەدرسەیە زمانی کوردی زمانی عەرەبی تەنها ئەوە نییە کە منداڵێک خوێندن بزانی نابزانی کو دادنیشی بزانی کو قسان دەکا بزانی کەی قسان دەکا کەی دەتوانی قسەی لە مەجلسێک بکە لە حەزمی خۆی گەورەتر نەبی